چونکە خەڵکێکی زۆر پرسیار دەکات مامۆستا وامزانی سەگ هات بۆ ماڵەکەم سەگ ڕاوی نام سەگ پێم وەڕی یاخود سەگ دەوری دام یاخود سەگی ڕەشم لە خەودا بینیوە هەموو ئەو خەوانە بە ئیزنی خوای پەروەردگار لەو ڤیدیۆیەدا باز دەکەین. بەناوی خوای بەخشەندە و میهرەبان درود و سەڵەوات لەسەر پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم و لەسەر شوێن کەوتوان و یار و یاوەرانی هەتاوەکو ڕۆژی قیامەت. ئازیزان و خۆشەویستان سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. خۆشحاڵم کە لە ڤیدیۆیەکی دیکەدا دێمەوە خزمەتتان بۆ باسکردن و شیکردنەوەی یەکێکی دیکە لە خەونەکان بە ئومێدی ئەوەی جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار بێت و سوودێکیشی بۆ ئێوە هەبێت. ئێوەش لە بیری مەکەن لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایبی یوتیوبەکەمان بکەن. ئێمە لەبەر ئێوە و لەبەر سوود و بەرژەوەندی ئێوە و لەبەر بەرچاو ڕۆشنی و تێگەیشتنی ئێوە ئەو ڤیدیۆیانە دەکەین و بڵاویان دەکەینەوە. ئێوەش سەبسکرایبی یوتیوبەکەمان بکەن و لایکی ڤیدیۆکە بکەن و هەروەها شێری بکەن هەتاوەکو دەتوانن بۆ ئەوەی زۆرترین خەڵک سوودی لێ ببینن. لەو ڤیدیۆیدا بە کورتی باز لە خەوبینین بە سەگەوە دەکەین بە پشتیوانی خوای پەروەردگار بە هەموو ئەو جۆرە خەوانەی کە بە سەگەوە دەبیندرێن. خەوبینین بە سەگەوە بە هەموو جۆرەکانیەوە ئەگەر وات زانیوە سەگ پێت دەوەڕی لە خەودا یاخود سەگ ڕاوی نای یاخود سەگ گرتی یاخود سەگ دەهاتە ماڵەکەت و دەوری ماڵەکەی دەدای یاخود سەگی ڕەشت لە خەودا بینی ئەوەی کە زۆربەی خەڵک پرسیاری دەربارە دەکات وەرە بەیەکەوە بە کورت و پوختی باسی هەموو ئەو جۆرە خەوانە دەکەین کە تایبەتن بە خەوبینین بە سەگەوە. بە شێوازێکی گشتی بینینی سەگ لە خەوێدا هێما و ئاماژەیە بۆ کەسێکی خراپ کە ڕەنگە باست کات ڕەنگە بیەوێ زەرەر و زیانێکت لێ بدات یاخود هێما و ئاماژەیە بۆ شەیطان یاخود هێما و ئاماژەیە بۆ کەسێکی حەسوود کە جاری وا هەیە حەسادەتت پێدەبا جاری واش هەیە هەر لە خۆیەوە باست دەکات و ڕەنگە ئەتۆ پێ خراپ بێت ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان زەم و زەمکاری تۆ بکات. ئەگەر کەسێک بینی سەگ پێی دەوەڕێت یاخود پەلاماری دەدات هێمای ئەوەیە کەسێکی خراپ لە ژیانیدا ئەو کەسە ڕەنگە باست کات ڕەنگە نیازی هەبێ زەرەر و زیانێکت لێ بدات ڕەنگیشە کەسێکی حەسوود بێت بیەوێ بە جۆرێک لە جۆرەکان حەسادەتت پێ ببات. تۆش لە خۆت وریابە لە شەیطان و هەروەها لە ئینسانی خراپ. ئەگەر لە کەسێک لە خەویدا ببینێ سەگ بیگرێت واتە سەگ پەلاماری بدات ئەوە هێمای کەسێکی نزیکتە هاوڕێیە خزمە دراوسەیە کەسێکە یاخود هەر بەگشتی کەسانێک هەنە کە دەیانەوێ زەرەر و زیانت لێ بدەن یاخود کەسانێکی حەسوود هەن حەسادەتت پێدەبن یاخود کەسانێک هەن بە خراپە باست دەکەن دەیانەوێ بە جۆرێک لە جۆرەکان تووشی زەرەر و زیانێکت بکەن چ لە ڕووی دینداریەوە تووشی خراپە و خراپەکاریت بکەن و چ لە ڕووی دنیاوە زەرەر و زیانێکی ماڵیت لێ بدەن یاخود بە هەر جۆرێک لە جۆرەکان زەرەر و زیانت لێ بدەن و هەروەها تووشی زەرەر و زیانێکت بکەن و تووشی ناخۆشی و گرفت و ناڕەحەتیەکت بکەن. تۆش پەنا بگرە بە خوای پەروەردگار مەترسە ئاگاد لە خۆت بێت دوعا و زیکرەکان بخوێنە پەنا بۆ خوای پەروەردگار ببە لە شەیطان و لە ئینسانی خراپ لە خۆ دووریابە بە ئیزنی خوای پەروەردگار پارێزراو دەبێت. خەوبینین بە سەگی ڕەشەوە ئەوەی کە زۆربەی خەڵک پرسیاری دەربارە دەکات کە دەڵێ مامۆستا لە خەومدا سەگی ڕەشم بینیوە. خەوبینین بە سەگی ڕەشەوە چوار مانای هەیە بە شێوازێکی گشتی. یەکەمیان ئەو کەسانەی کە سەگی ڕەش لە خەودا دەبینن ئاماژە و هێمای دوژمنێکی نزیکە کە زۆر کەسێکی خراپە یان بەگشتی ئاماژەی کەسێکی خراپە یان کەسێکی حەسوودە دەیەوێ بە جۆرێک لە جۆرەکان زەرەر و زیانێکت لێ بدات چ لە ڕووی دینداریەوە تووشی خراپە و خراپەکاریت کات چ لە ڕووی دنیاییەوە تووشی زیانێکی ماڵیت کات. دووەم خەوبینین بە سەگی ڕەشەوە هێما و ئاماژەیە بۆ قەلەقی و هەروەها بۆ ترس لە دەرونی ئەو کەسەدا کە خەوەکەی بینێوە. زۆربەی ئەو کەسانە ئەو خەوە دەبینن کە قەلەقن یاخود لە دڵیاندا ترسێک هەیە لە ژیانیان لە گرفتەکانیان لە داهاتوویان بە هەر شێوازێک لە شێوازەکان ئەو کەسانی لە دڵدا قەلەقن مەترسیان هەیە تووشی ئەو جۆرە خەوانە دەبینن خۆی گەورە هەمولایەکی پەنا بدات. سێم لە ماناکانی ئەو کەسەی کە سەگی ڕەش لە خەوێدا دەبینی هەندێک جار بۆ هەندێک کەس ناڵم هەموو کاتێک ئاماژە و هێمای جن و هەروەها سیحرە چ ئەو کەسە لی کرابێت چ ئەو کەسە تووشی بوو بێت یاخود کەسێک بێوێ تووشت بکات. ئەگەر ئەو خۆت بینی
جاری وهەیە ئاماژەیە بۆ ئەوەی کە شەیتانەکان دەیانەوێت زەرەر و زیانێکت لێ بدەن یاخود تووشی ناڕەحەتی و گرفت و کێشەیەکت کەن یاخود ئەو کەسە جاری وهەیە سحری لێکراوە خی گەورە پەنامامدات بەڵام ئەگەر ئەو خەوت بینی یەکسەر مەڵێک کاگۆڵا سحرم لێکراوە جینم هەیە ئیدی وەلحاصل گومانەکە بەریتە سەرخۆت بەڵکو هەندێک جار بۆ هەندێک کەس ئەو مانایی هەیە تۆش ئەگەر ئەو خۆت بینی مەترسە پش بەخوای پەروەردگار ببەستە ذکر و دوعاکان بخوێنە گوێ لە ڕقی شەرعی بگرە گوێ لە سوڕەتی بەقەرە بگرە بەئیزنی خوای پەروەردگار ئاگەر شتێکیش هەبێت هەر لێت دوور دەبێ و ئەسڵەن هەر نزیکیشت ناکەوێتەوە. مانای چوارەمی ئەو کەسانەی کە سەگی ڕەش لە خەوێدا دەبینن هێمای کێشە و گرفت و مەشاکیلی ژیانە جا چه ئەو کەسە لە داهاتوودا تووشی بێت چه ئەو کەسە کێشە و گرفتی هەبێت کێشە و گرفتی عایلی هەبێت کێشە و گرفتی لەگەڵ هاوڕێیدا هەبێت لەگەڵ خزمیدا هەبێت یاخود لە دەرونی خۆیدا کێشەیەکی هەبێت گرفتێکی هەبێت لە ڕووی ماڵ و سامانەوە گرفتی هەبێت ناخۆشی و ناڕەحەتی هەبێت ئەو کەسانە بە زۆری ئەو جۆرە خەوانت بینن کە بە جۆرێک لە جۆرەکان لە دڵیاندا قەلەقی و ترسێک هەیە یاخود کێشە و گرفتێکیان هەیە ئەگەر بە هەر شێوازێک سەگی ڕەشت لە خۆدا بینی مەترسە پەنا بگرە بە خی پەروەردگار و هانا و هاوار بۆ خی پەروەردگار بێرە و زیکرەکان و دوعاکانت بخوێنە سوڕەتی بەقەرە گوێ لە بگرە و بیخوێنە و هەمیشە پەنا بۆ خی پەروەردگار ببە و لەسەر زیکر و تاعەت و عیبادەتی خی پەروەردگار بەردەوام بە بەئیزنی خی پەروەردگار هیچ شتێکی زیان بەخش زیانت لێ نادات. ئەگەر کەسێک لە خەویدا سەگێکی سپی ببێنێت و سەگەکە وا بزانێت کە هیچ زیانێکی نییە یاری لەگەڵ بکات یعنی وەکو چۆن کەسانێک هەنە سەگیان هەیە لەگەڵیدا ژیان بەسەر دەبن کەسێکیش لە خەودا وای زانی کە سەگێکی هەبوو سەگەکە سپی بوو یاری لەگەڵ دەکرد وای زانی کە سەگێکی بێزیانە ئەو خەوا خەوێکی باشە هێما و نیشانەی هاوڕەیەکی بە وفا و چاکەکارە لە ژیانتدا کە هاتە یاخود هێمای حەسانەوەیە لە دوای گیر و گرفتێک جاری وهەیە کە هەت بووە زۆر جاریش ئەو خەوا هێمای ئەوەیە ئەو کەسە حەز دەکات سەرقاڵی ڕابواردن و خۆشی و مەلەزاتی دنیا بێت یعنی ئەو کەسەی کە خەوێکی ئاوا دەبینێ لەگەڵ سەگێکدا یاری دەکات سەگێکی سپی لە خەودا دەبینێ کە دێتە ماڵەکەی کە هیچ زیانێکی نییە لەگەڵیدا یاری و گاڵتە و گەب دەکات نیشانەی ئەوەیە ڕەنگە ئەو کەسە بۆ هەندێک کەس تەبعا ناڵم بۆ هەموو کەس وایە ڕەنگە زۆر حەز بکا کە لە ڕووی دنیایی و مەلەزاتی دنیایی و تێکەڵبوون بە دنیا و یاری و سەرگەرمی دنیا بێت و زیاتر حەز بکا کە لە ڕووی سەرقاڵبوون بە دنیا و مەلەزات و خۆشیەکانی دنیا زیاتر خۆی سەرقاڵ بکات جا ئەگەر ئەو خۆشت بینی ڕەنگە شتێکی زۆر باش بێ لە ژیانتدا چکە ئاگادارکردنەوەیە پێت دەڵێت ئەگەر زیاد لە پێویست گرنگت بە دنیا داوە تۆزێک بۆ لای دیندارەکەت زیادی بکەوە لە قیامەتت بێ ئاگامە بە دنیا کاتیە و دەڕوات بەڵام قیامەت هەتاییە و دەمێنێتەوە. ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی سەگ ڕاودەنێت دوایان دەکەوێت ئیدی یاخود دەیان کوژێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان لە خۆیان دوور دەخاتەوە و لێیان دەدات ئەو خەوە هێمای سەرکەوتنە بەسەر دوژمندا و بەسەر کەسانی حەسووددا و بەسەر کەسانی خراپکاردا یعنی ئەو کەسە بەهێزە لە بەرامبەر شەیتان و دوژمندا توانای ئەوەی هەیە کە ئەوانە لە خۆی دوور خاتەوە و بەئیزنی خوای پەروەردگار ناتوانن زەرەر و زیانی لێ بدەن. ئەگەر ئافرەتێک سەگ لە خەودا ببینێت چ ئەوە کە پەلاماری بدات چ ئەوە کە دەوری بدات چ ئەوە کە سەگ بێتە ماڵەکە یاخود پێی بوەڕێت ڕاستی زیاتر دەبێ ئافرەت لەو خەوە بە خۆی دابێتەوە و ئاگاداری خۆی بێت چونکە نیشانە و هێمای ئەوەیە کەسانێک دەیانەوێت زەرەر و زیانت لێ بدەن تووشی خراپە و خراپەکاریت کەن یاخود جاری وهەیە حەسادەتت پێ دەبن یاخود جاری وهەیە بەتایبەت لە ڕووی خۆشەویستی و با بڵین هەڵخەڵەتاندنەوە ئەو ئافرەتە هەڵخەڵەتێنن یاخود تووشی خراپەی بکەن یاخود بە جۆرێک لە جۆرەکان بێنە ناو ژیانی یان تووشی خۆشەویستیەکی بکەن کە لە ڕاستیدا ئەو کەسانە فێڵبازن بۆ ڕاستی و حقیقەتیان نەبێ بەڵام بیانەوێ بە ئاقارێکی خراپیدا ببن خوای گەورە پەنامانداد. ئەگەر ئافرەتێک لە خەویدا سەگ ببینێ بە هەر جۆرێک لە جۆرەکان بەتایبەت ئەگەر پەلاماری بدات ئەگەر پێی بوەڕێت ئەگەر بێتە ماڵەکەی ئەگەر لە کۆڵی نەبێتەوە یان ئەگەر بەتایبەت سەگی ڕەش ببینێت لە خۆت وەریابە لە ئینسانی خراپ کەسانێکی خراپ هەن لە ژیانتدا کەسانێکی حەسوود هەن لە ژیانتدا دەورت دەدەن بۆ ئەوەی کە تووشی زیانێک و خراپە و خراپەکاریەکەت بکەن
دەیتۆش لە خۆت وریابە خۆت بەهێزکە پەنا بۆ خۆی پەروەردگار ببە و پابەندی شریعەتی خۆی پەروەردگار بە زیکر و دوعاکانت بخوێنە گوێ لە سۆڕەتی بەقەرە بگرە و لە ئینسانی خراپ وەریای خۆت بە هەڵ نەخەڵەتەی بە ئیزنی خۆی پەروەردگار خۆی گەورە پارێزراوت دەکات. ئەگەر کەسێک سەگی ڕاو لە خەو ببینێ یعنی سەگێکی ڕاو ببینێ وابزانانی کە ڕاوی پێدەکات یاخود وابزانێ ئەو سەگەی کە لە خەویدا بینیوە سەگی ڕاوە ئەوە بە پێچەوانەوە خەوێکی زۆر باشە و هێمای دەستکەوتنی ڕزق و ڕۆزی و قازانجە بۆ ئەو کەسێک کە خەوەکە دەبینێت. ئەگەر پیا و ئافرەتی هاوسەردار سەگ لە خەودا ببینن بەتابەت بێتە ماڵەوەیان یان لە کۆڵیان نەبێتەوە یان هەرچەندە لە خۆی دوور دەخاتەوە بەرام هەردێتەوە ماڵەکەی یان پێی دەوەڕێت یاخۆت دەیگرێت بە هەر شێوازێک لە شێوازەکان ئاوەش هێمایەکە بۆ ئەوەی ئەو کەسانە لە خۆیان وریابن لە ڕووی ژیانی خێزانیەوە ڕەنگە کەسانێک هەبن حەسادەتیان پێ ببن کەسانێک هەبن بە خراپە باستان کەن ڕەنگە کەسانێک بە تەبایی و باشی و بەختەوەری ئێوە حەسادەت ببن ڕەنگە کەسانێکیش بیانەوێ زەرەر و زیانتان لێ بدەن تووشی خراپە و خراپەکاریتان بکەن بە ئاقارێکی خراپتاندا ببن نێوانتان تێک بدەن ئێوەش لە خۆتان وریابن پەنا بۆ خۆی پەروەردگار ببن و پابەندی شریعەتی خۆی پەروەردگار بن ئەوەش جۆرێکە لە ئاگادارکردنەوە کەواتە بە هەر شێوازێک خەوت بینی هیچ مەترسە چونکە خەویان مژدەیەکە پێت دەدرێت بۆ ئەوەی کە پێی دڵخۆش بی ئاوەش چاکەی خۆی پەروەردگارە یاخود ئاگادارکردنەوەی پێت دەوترێت کاکە لە خۆت وریابە لە شەیطان لە ئینسانی خراپ لە ئینسانی حەسوود لە کەسانی خراپکار و تەماحکار کاکە تۆش لە خۆت وریابە یاخود جاری وهەیە خەوەکە لە شەیطانەوەیە ئەگەر لە شەیطانەوە بوو هەر هیچ مەترسە بەڵکو سێجار تف بەلای چەپت دابکە ئەعوذ بالله من الشیطان الرجیم کە و پەنا بگرە بەخوای پەروەردگار و ئایەت الکورسی بخوێنە ئەنجا ئەو لاتەن شتێک کە لەسەری خەوتێت بیگۆڕە یەکسەر بخەوە هیچ خەمن نەبێ ئەوە لە شەیطانەوەیە و بەئیزنی خۆی پەروەردگار خۆی گەورە لە خراپە و زیانی ئەو خەوە بە دوورت دەکات. ئەنجا خەو گێڕانەوەش لە ڕاستیدا زۆر گرنگە ئینسان بزانێ خەو بۆ کێ باز دەکات بە تایبەتی خەو بۆ کەسێک باز مەکە کە لەی نەزانێت خەو بۆ کەسانی حەسوود باز مەکە هەروەکو یعقوب پێغەمبەر سەلەوات و سەلامی خوای گەورە لەسەر بێت بە یوسفی فەرموو ئەو خەوەی کە بینیوتە بۆ براکانتی باز مەکە چونکە حەسادەتت پێ دەبن ئەها چەند گرنگە بزانی خەوەکەت بۆ هەموو کەس باز مەکە خەوێکت بینیوە بۆ کەسێکی زانا باسی بکە بۆ کەسێکی تەقوادار و دیندار باسی بکە بۆ ئەوەی کە لێکدانەوە و تەفسیریت بۆ بکات بۆ کەسێکی زانا کە ئەهلی خۆی بێت بۆ ئەو کەسە باسی بکە و لەلای ئەو کەسە باسی بکە لەلای هەموو کەسێک باسی خەوەکەت مەکە ئەگەر خەوەیەکی ناخۆشیش بوو ئەوە هەر باسی مەکە چونکە لە شەیطانەوەی و پەنا بگرە بەخوای پەروەردگار بەئیزنی خوای پەروەردگار خوای گەورە پارێزراوت دەکات کەواتە بە کۆی گشتی ئەو بابەتە خەو بینین بە سەگەوە ئەگەر پەلامارت دات ئەگەر پێت بوەڕێت ئەگەر ڕاوت بنێت ئەگەر بێتە ماڵەکەت ئەگەر لە کۆڵت نەبێتەوە ئەوە حەزەرێکە و وریاکردنەوەیەکە کە پێت دەدرێت تۆش لە خۆت وریابە لە شەیطان لە ئینسانی خراپ لە ئینسانی حەسوود پابەندی شریعەتی خوای پەروەردگار بە ئەگەریش تۆ سەگەکە ڕاونەی بە دوای بکەوی بیکوژی یاخود لە خۆتی دوورخەیەوە نێڵی بێتە ماڵەکەت یاخود سەگ نەوێرێ پەلامارت دات ئاوەش دڵت بخۆت خۆش بێت چونکە نیشانەی ئەوەیە تۆ بەئیزنی خوای گەورە کەسێکی بەهێزی لە بەرامبەر شەیطان و لە بەرامبەر نەفس و لە بەرامبەر کەسانی حەسوود و خراپکار ناتوانن زەرەر و زیانت لێ بدەن بەسەریاندا زاڵ دەبی بەڵام لە خۆت بای مەبە بەڵکو دڵت بە ئیمانەکەی خۆت خۆش بێ هەوڵیشدا یەکەم سوپاسی خوای گەورە بکە دووەمیشیان خۆت بەهێزترکە بۆ ئەوەی پارێزراوتر بی لە هەموو شتێکی زیان بەخش خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی هەموو لایەک پارێزراوکە لە خەوی ناخۆش لە شەیطان لە ئینسانی حەسوود لە سحر لە هەرچی خراپەیەکە هەیە خوای گەورە لە دنیا و قیامەت هەموو لایەکی لێ بە دوورکە و سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکە ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن ئێمە لە بەربەر چاوڕوونی ئێوە ئەو خەوانە لێک دەدەینەوە بۆ ئەوەی کە ئاسوودە بن بۆ ئەوەی کە ماناکەی بزانن بۆ ئەوەی کە پارێزراو بن خۆتان و پارێزن لە هەموو خراپەیەک دوعای خێرمان بۆ بکەن و ڤیدۆکەش لایککەن و سەبسکرایبی یوتیوبەکەش لەبیر مەکەن بۆی هەر کاتێک هەر خەوێک باز دەکەین یاخود هەر ڤیدۆیەک بڵاو دەکەینەوە بە ئاسانی بتوانن بەدەستان بگات و لە کاتی گونجاوی خۆتاندا سەیری بکەن وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين